ئەو کاتان باش بە ڕێزان لێرەوە پێشنیارێکم بۆ بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بۆ هیوایان پێ بگا و ئیشیشی لەسەر بکە. هەمومان نەزانین لە باشووری کوردستان و لە زۆربەی زۆری مزگەوتەکانە بە تایبەتی لە ڕۆژانی هەینی مامۆسایانی ئاینی زۆرترین کاتی وتارەکانیان بە زمانی عەرەبی پێشکەشەکەن، واتە زمانی عەرەبی زمانێکی زاڵە، نزا و پاڕانەوە و نوێژەکانیان بە زمانی عەرەبیە. با هەوڵ بدرێ لە بری بەکارهێنانی زمانی عەرەبی بە زمانی کوردی سروتە ئاینەکان جێبەجێ بکرێن. زمانی کوردی عیبی چییە؟ خدا خدای تورک و خدای عرب و خدای فارس و خدای ئینگلیز و خدای هەموو نەتەوەکانی کێ با کوردیش بە زمانی کوردی نزا و پاڕانەوەکانی بکەن. چێن ئەوانەی کە ئەڵێن زمانی عەربی زمانێکی پیرۆزە و ئەبێ بە زمانی عەربی ئێمە هەموو شتێ بکەین، دانیشین هەستین بە زمانی عەربی بپاڕێنەوە، بە زمانی عەربی نوێژەکانمان بکەین. چی ئەم جۆرە فتوایە داوە؟ بۆی هیوادارم وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی کار لەسەر ئەم پێشنیارە بکەن و بە فەرمانێ بگێنە دەستی هەموو مامۆسایانی ئاینی. زۆر سپاس.